ئەمە کۆتالیانی دڵێتی لەو ساتەوە. ئەم دەقا نووسینی میثال غازیە، نووسەرێکی عراقیە، دەرهێنان کاک نەهرۆ مەلایە، یاریدەدەری دەرهێنەر کەمال عەلی جەوهەرە، سینۆگرافیا لەزگینە، موزیک بێباکە، 2 مانگە من پرۆڤاکەم. ئەم نووسەرە بەڕاستی زۆر 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 هەستی بە ئازاری ژن کردووە. خۆشبەختانە منیش ئێستا نواندنی بۆکەم لە ڕووی 2 خەونەوە من پەیامەکە مەگەێنم. خەونێکیان دێزدەمونەیە، خەونەکەی تریان شەهرەزادە. باسی ئازاری ژنەکات، باسی بوون بە پیاوەکات، ژنێک کە لە ڕێی خەونەکانیەوە ئەوێت ببێت بە پیاو. ئایا ئەمە پیاو بوونە؟ من 15 بۆ 19 نمایشەکەم لە تەلاری هونەر لە هۆڵی پشتیوان بەدەوی. هیوادارم زۆرترین خانم، زۆرترین پیاوان بێن ئەم نمایشە ببینن. بەدڵنیاییەوە طبعاً هیچ کەسێک کە چیرۆکێک لە پشتیەوە نەبێت ناتوانێت نواندنێکی باش بکات. تۆ ئەو حیوارانەی کە نووسراوە، ئەو ژنەی کە نواندنی بۆ کات گەیشتۆتە قیممە. حیوارەکان بۆ بە حیواری ڕۆژانەی خۆی. ئێمەش بەداخۆ ڕۆژانە چەنەها ژنمان هەیە ئەکوژرێت، چەنەها ژنمان هەیە بێتاوان کوژراوە، ڕفێنراوە لەلایەن کە سوکاریەوە، سوکایەتی پێکراوە. طبعاً ئەوە زۆر هاندان ئەبێ بۆ من کە منێکی ژن لێرایە ڕاستە و خۆ بە نواندنێکی ڕاستەقینە ئازارەکانی ژن بگەێنم بەو بینەرەی کە لێرەیە. مافی ژنان نادرێت ئازیز، مافی ژنان بەدەستە هێندرێت. ئەبێت خۆمان هەوڵ بین مافی خۆمان بەدەست بێنین. بەڵا دەستەکانی گوێیان نییە. گوێم لە دەنێکە. پێم وابێت هەموو لەحزەیەک کە تۆ دەستەکەی بە نواندنێکی ڕاستەقینە، چ پەیامێکە هەیە بۆ ئەو بینەرە، تا چەند 100% ئەیگەێنی بۆ ئەو هەست بە ناوەی تۆ ئەکات. من ئێستا یەکەم پرسیار کە لە تۆم کردوتە هەستێ بە چی کرد کە منێ بینی؟ 1-2 مەشەدی زۆر کورتم کرد، بۆیە پرسیارم کردوتم بزانم تا چەند گەیاندوومە بە تۆ. فیستیڤاڵی دەقی کوردی بوو. خۆشبەختانە توانیم خەڵاتی باشترین ئەکتەری کچ بەرم، خەڵاتی لە کۆی 5 خەڵات، ئیشەکەی ئێمە 4 خەڵاتی برد. نووسینی دڵشاد حسین بوو، ئیشم بۆ مناڵان کردووە. چەند ساڵە لە مناڵ پارێز بووم لە کازیوە، ئیشی مناڵانم کردووە. ئیشم بۆ خانی سەرپەرشتان کردووە، یعنی کە بێ سەرپەرشتن. بۆ خانەی نەوجەوانانم کردووە، بۆ خەڵوەتگەی پیریم کردووە، بۆ خەستەخانەی هیوام کردووە. ژن، بەڵێ ژن، ژن لە جەنگە، ژن لە ئاشتیە، ژن لە ناو کوچە و کۆڵانەکانە. بەلاوازی پێخەفەکانیانە کێڵن وەگە ئامێرێ بۆ دروستکردنی ئاواتەکانیان لە هەموو شەوێکی تاریکە. چەنەها ئیشمان هەبووە، هیچ بورجەیەک نەبووە ئێمە ئیشی پێ بکەین، کەواتە شانۆ کەمە بێت. کە شانۆ کەم بوو بینەریش کەمە بێت. ئەوەیە هۆکارەکە. ئەگینا ئەمە هۆکار نییە، مەسەلەن بڵێن نووسەرمان نییە، دەرهێنەرمان نییە، ئەکتەرمان نییە. بەداخەوە یعنی ئەم قەیرانە ڕووی کردوتە هەموو شوێنێک. ئەی تۆ کە پارە و بوجەژ نەبوو ناتوانانی هیچ شتێ ئامادە بکەیت. لەو ژنم چۆن لە تاریخیە ترسماوەش لە مردن نەترسم. نە پاسەوان و نە حەسحەس و نە خەلیفە ناتوانن پەشیمانم کەرەوە لەو کارەی منەم شەو بجانێ.